کۆمیتەکەمان هەستا بە چالاکیەک بۆ ئەوەی ڕێزێنان لە هەموو ئەو کارمەندانە بنین کە لە چارەسەرکارانی سروشتی ئیشەکەن و ئەوان خزمەتێکی بەرچاوی خەڵکەکەن، خزمەتێکی بەرچاوی نەخۆشەکانەکەن. ئەو ئیش و ئەو کارانەی کە ئەوانێکەن جێگەی تەقدیر و ڕێزە بۆ ئێمە پێمان خۆش بووە ئێمە وەکو کۆمیتەکەمان سپاسنامەیەکیان بۆ بکەین و هاوکاریان بین و پشتیوانیان بین بۆەوەی کە بتوان کاری باشتر و چاکتر و جوانتر بکەن. ڕۆژی ساڵیادی ڕۆژی چارەسەرکارانی سروشتیە لە هەموو جیهانە ئێمە ژۆک وەم سنتەرەی خۆمان بە هەموو ڕێنمایە تەندروستیەکانەوە ڕێزلێنانمان بۆ ژمارەیە کارمەندی چارەسەرکاری سروشتی لە سنتەرەکەمان کردووە لە پای ئەو ئەرکوماندووبوونیان کە کێشاویانە سەبارەت بۆ نەخۆشانەشی سەردانی ئێراکەن هەموو ئەو نەخۆشانەی کە ئێشە و سەوفانی ئەژنۆ و ماگەکانی ڕۆماتیزمانەیە سەردانی ئەم سنتەرەی ئێماکەن ڕۆژانە بۆ چارەسەری سروشتی.